ئەو پیاوەی تەواوی فڕۆکەیەکی خوارد. خۆراک یەکێکە لەو شتە گرنگانی مرۆڤ پێویستی پێێتی بۆ ئەوەی بژی. بێگومان خواردنەکە بەپی کەسەکە و دەوروبەرەکەی دەگۆڕدرێت. بۆ نمونە دەگمەنە سۆسی گەرم لەسەر سفرەی ئەوروپیەکان ببینی و بە پێچەوانەوە لە هەندستان باو بووە. هیچ مێزێکی ناخواردن نییە کە ئەم سۆسی تێدان داننرێت. لێرەدا باسی ئەو کەسانە ناکەین کەسکی زەبەلاحیان هەیە و لە یەکژەمدا خۆراکێکی زیاد لە پێویست دەخۆن. بەڵکو ئێمە باسی میشێل لۆتیتۆ دەکەین کە فڕۆکەیەکی تەواوی خواردووە. میشێل پیاوێکی گەدە ئاسن و ناڕستروشتی بە هەموو مانایەکی وشە. میشێل لۆتیتۆ یا مایکل لۆتیتۆ پیاوێکی فەڕەنسیە و لە ساڵی 1950 لە شاری گرینۆبل لە باشووری فەڕەنسا لەدایک بووە. میشێل وەک هیچ منداڵێکی ئاسایی نەبوو، بەو پێی ئارەزووی خواردنی زیادە ڕۆی هەبوو. لە تەمەنی 9 ساڵیدا کاتێک پەرداخێک ئاوی خواردەوە، دواتر گازی لە پەرداخەکە گرت و بە تەواوی خواردی. جێگەی سەرسوڕمان بوو بۆ کەس و کار و پزیشکەکان، چونکە ئەو هەستی بە هیچ ئازارێک نەئەکرد، چونکە پزیشکەکان دەیانوت دەبێت هەموو گەدە و ڕیخۆڵەکانی دڕابێت. بەڵام سەریان سوڕما کە میشێل توانای سەر و مرۆڤی هەیە، چونکە کاتێک پزیشکەکان پشکنینیان بۆ کرد بۆیان دەرکەوت کە کۆئەندامی هەرسەکەی نەئاساییە، هەروەها ئەو ترشە هایدرۆکلۆریکەی بەرهەمی دەهێنێت زیاتر ترشە، واتە چڕی زیاترە و ڕیخۆڵەکانی زۆر بەهێزتر و ئەسروترن لە مرۆڤی ئاسایی. ڕۆژ لە دوای ڕۆژ ئارەزووی خواردنی دەستی کرد بە زیادبوون و گەشەکردن، بەڵام ئەمە ئارەزوو بۆ خواردنە ئاسایی نەبوو، بەڵکو بۆ کانزا و پلاستیک و دار و شوشە بوو. لە ماوەی ساڵی 1959 بۆ 1990 میشێل 9 تەن کانزای خواردووە، بە ڕێژەی 650 گرام لە ڕۆژێکدا دەکات. ئەم بڕە کانزایە بۆ کەسێکی ئاسایی کوشندەیە، بەڵام میشێل بە هیچ شێوەیەک هەستی بە هیچ ناکرد. بەڵام هەر بەمەوە نەوەستا و بڕیاریدا تامی فڕۆکەی تاقی بکاتەوە، بۆیە فڕۆکەیەکی کڕی و تیمێکی تایبەتی ئەندازیاری هێنا بۆ هەڵوەشاندنی فڕۆکەکە و لە ماوەی 2 ساڵی تەواوی فڕۆکەکەی خواردوو لەلایەن گینسەوە خەڵاتی پێبەخشرا. دوای چەندین ساڵ لە خواردنی تەنی کانزا و دار و شوشە و لاستیک و خواردنەوەی سەدان لیتر زەیتی کیمیایی، میشێل لە ساڵی 2007 لە تەمەنی 57 ساڵیدا کۆچی دوایی کرد.